بەناوی خۆی گەورە هاوڕێیان و خۆشەویستان بەڕێز بەخێر بن بە یەکێتر لەوانەکانی فێربوونی زمانی ئینگلیزی. کورتە چیرۆکی ئەمڕۆژ بەناوی The Poor Man واتە پیاوی هەژار. بەرلەوە دەست پێ بکەین بەم کورتە چیرۆکە لەبیرتان نەچێت کاناڵەکەی خۆتان سابسکرایب بکەن و هەروەها زەنگۆڵەکە لێدەن بە یوتیوبەوە ئاگادار کاتەوە بە هەناردنی نوتیفیکیشن و هەروەها لەو ڤیدیۆ تایبەتانە بتوانن سوودیان لێ وەربگرن و بیان بینن. There was a poor man whose wife made butter and he sold it to one of the groceries in the city. پیاوێکی هەژار بوو، ژنەکەی کەرەی دروست دەکرد و ئەویش بە یەکێک لە بەقاڵیەکانی شار دەیفرۆشت. That woman made the butter into 1 kilo circle. دەڵێ ئەو ژنە کەرەکەی گرد دروست دەکرد و بە بازنەی 1 کیلو دروستی دەکرد. The man would sell it to one of the groceries in the city and buy household necessities in return. کابرا دەیفرۆشت بە یەکێک لە بەقالەی فرۆشەکانی شار و وەلە بەرامبەری ئەو پێویستیە ماڵیانەکەی پێویستی پێبوو دەیکڕی. There was a poor فەقیر هەژار man پیاو whose wife کەژنەکەی made دروستی کرد butter کەرە and he sold و دەیفرۆشت it to one of the groceries بە یەکێک لە بەقالی in a city لە شار. The woman ژنەکە made دروستی دەکرد the butter کەرە into one of the kilo بە بازنەی 1 کیلو. The man پیاوەکە would sell دەیفرۆشت it ئەو کەرە to one of the groceries بە یەکێک لە بەقالیەکان in a city لە شارەکە and buy و دەیکڕی household ئەو شتانە کە پێویستی بوو بۆ ماڵەکەی necessities پێویست in return لە بەرامبەریە. One day the grocer adapted the size of the buttercups and decided to weigh them. ڕۆژێک بەقالیەکە گومانی لە قەبارەی پەرداخەکان کرد و بڕیاریدا کێشیان بکات. One day ڕۆژێک the grocer بەقالیەکە adapted گومان the size لە قەبارە و وەزنی کەرەکە of the buttercups یعنی کەرێ لێرە هەسمان لە خواردنی شەو وشەی ترمان هەست بەناو sphere ئەویش هەر ئەو معنایە دات و هەروەها هەمانە butter کەرە هەمویان بە یەک معنە. and decided to weigh them و بڕیاریدا کە بیان کێشێت weigh کێشاندن them کەرەکە. each sphere was 900 grams. هەر بەشێک لە کەرەکە چەندێ بوو؟ 900 گرام بوو. 900. He got angry with the poor man and the next day he said to the poor man لە پیاوە هەژارەکە لە مام حاجەی تووڕە بوو و ڕۆژی دواتر بە پیاوە هەژارەکەی گوت ئیتر کەرەت لێ ناکڕان. said to the poor man I will not buy butter from you anymore. من ئەتر کەرە لە تۆ ناکڕم. He got angry تووڕە بوو with the poor لەگەڵ پیاوە هەژارەکە poor هەژار and و the next day ڕۆژی دواتر he said وتی بەکێ وتی to the poor man I will not من ئەتر ناکڕم لە تۆ buy butter کەرە لە تۆ ناکڕم from you anymore ئەتر لە تۆ کەرە ناکڕم. You sold me the butter as a kilo while it weighs 900 grams. پیاوەکەڵێ تۆ کەرەکەت بە 1 کیلو فرۆشتووە بە من لە کاتێکدا کێشی کەرەکە 900 گرەمە. You sold me فرۆشتوتە پێم butter کەرە as a kilo بە 1 کیلو while لە کاتێکدا it weighs وەزنەکەی 900 grams 900 گرەمە. مام حاجیج بزانی وەڵامی چییە؟ دەڵێ The poor man was upset
and lowered his head and said ناڕەحەتە بێ دڵتەنگە بێ and وهروەها lowered سەری دائەخات و his head سەری and said وأڵێت we don't have a weight scale and we bought a kilo of sugar from you دەڵێ ئێمە لە ماڵە ترازووی کێشانمان نییە وەلەو 1 کیلۆ شەکەرەکە کە لە تۆ کڕیمان ئەومان دانیا و کردمانە پێوانە we don't have a weight ئێمە ترازووی کێشاندنمان نییە weight کێشاندن scale ترازوو and we bought ئێمە کڕیمان لە تۆ a kilo of sugar 1 کیلو شەکەر from you لە تۆ and وهروەها ئەم 1 کیلومانە used بەکارهێنا that 1 kilo بە پێوانەی 1 کیلو of sugar شەکەرمان کردە پێوانە لەمبەری چاو کەرەکەیان پێکێشایە هاتینە کۆتایی ئەم کۆرتە چیرۆکە هیوادارم بەدڵتان بوێت لەبیرتان نەچێت کاناڵەکەی خۆتان سابسکرایب بکەن لە ئاخری هەر کلیپێکی چاو فەرموودەی پێغەمبەری خواتان بۆ دائەنن جارێکی تر ئەڵێمەوە خۆشەویستان سپاستان لێ دەکەم کە تا ئێستا لەگەڵ ئێمە بوون و هەروەها سەیری ئەم کلیپتانە کرد هیوادارم بەدڵتان بوێت بۆ بینینی ڤیدیۆی زیاتر کاناڵەکەی خۆتان سابسکرایب بکەن من هەموو ڕۆژێک یا هەموو هەفتەیەک کلیپتان بۆ دائەنم بۆ ئاگاداری لە بڵاوکردنەوەی ئەم کۆرتە چیرۆکانە یا ئەم وانانە کە دایئەنین کاناڵەکەی خۆتان سابسکرایب بکەن و هەروەها زەنگۆڵەکە لێدەن یوتیوب بە هەناردنی نۆتیفیکیشن ئێوەگادارەکاتەوە و هەروەها کلیپی زۆر تایبەتتان بۆ دائەنم لە کاناڵەکە وەکوچی وەکو ئەوەی کە زۆربەی لە هاوڕێکان هەن کە گەرەکیانە زووتر زمانی ئینگلیزی فێر بن من پێیان ئەڵێم کە چۆن توانن زمانی ئینگلیزی لە کاتێکی زۆر کۆتا فێر بن ڕاستی ئەزانم بۆچی ئەم کلیپتانە بۆدانم یا بۆچی من کۆرتە چیرۆکی زۆرتان بۆدانم بۆی کە وشەی زۆر فێر بن ئەگەر وشەی زۆر فێر بن دەتوانن بە ئاسانی لە دواترە و هەر زمانێک کە پێتان خۆشە قسە بکەن بۆیە لە سەرەتادا دەبێت ئینسان وشەی زۆر بزانێت دوای ئەوە لە ڤیدیۆ تایبەتیەکان پێتان ئەڵێم کە چۆن توانن لەگەڵ ئەوانەی کە هانە وڵاتەکانی تر قسە بکەن بە ئاسانی بە خۆڕایی بەبێ ئەوەی کە پارێک بدەن وێبسایتێکتان پێ نیشان ئەدەم کە من خۆم و زمانی ئینگلیزی فێر بووم بەبێ ئەوەی کە مامۆستایکم بێت ناو وێبسایتەکە چییە؟ جارێ ناڵم ئەگەر سابسکرایبتان کرد دەتوانن لەو وێبسایتە سوود وەربگرن بەکاری بهێنن و چۆن توانن لەگەڵ خارجیەکانە قسە بکەن هەمووتان بەخوای گەورە دەست پێرم خۆتان لەگەڵ